پرسیارەکەی جەنابەت وەڵامی پرسیارەکەی جەنابەت بە حەقەت زۆر لە خۆ دەگرێت هەر بەوەندە بە شتێکی واکەم وەڵامەکەی ناکرێ وەڵامی کۆتایی بدەینەوە بەڵام هەروەکو سەرەتایەک بە وەڵامدانەوەی ئەو هێرش و پەلامارانەی کە دەکرێنە سەر کورد بەگشتی لە هەر چوار پارچەی کوردستاندا ئەمە حەقی خۆی وایە مەسەڵەن بگەڵێنەوە سەرخاڵی سەرەکی واتە ئەسڵی ئاساسی مۆزوعەکە چییە لە بنەڕەتدا ئەو مۆزوعانە چۆنن ئەمە هەر وەڵامێک بدەینەوە هەر قسەیەک بکەین بەپێی ئەو پەیامەدەکەی خوای باوەدەست نردوێتی ئەوەی لە قورئانی پیرۆزدا هاتووە ئەوەی کە لە شەریعەتی ئیسلامدا هەیە ئەوەی کە لە پەیامی خوادا هەیە هێرشکردنە سەر گەلێک و سەر وڵاتێک و سەر میلەتێک بە بیانووی چی لە پێناوی چی بە هۆکاری چی ئەو هێرش و پەلامارانەی ئەوانە دەیانکەنە سەر گەلی کوردزارێ باخسەرەوە بکەین کە کورد هەر چوار پارچە داگیرکرا و لەتکراوەکەی بەڕاستی بەپێی بڕیارێکی ستەمکارانە و زاڵمانە و تاغوتانە دار و دابەش کراوە کە ئەسڵەن لە شەریعەتی خوای باڵەدەدا جێگای وەها بڕیارێک نابێتەوە ئەوە لە تەرازوی خوادا ئەوانەی کە ئەو هێرش و پەلامارانەی کە دەکرێتە سەر خاکی کوردستان و کوردستان تەنها لە تەرازوی کەسانێکدا جێگایان دەبێتەوە کە پێیان دەگوترێت تاغوت و پێیان دەگوترێت ستەمکار و پێیان دەگوترێت دەدرێژیکار و غەدرکرد ئەگەنان لە شەریعەتی خوای باڵەدەستدا جێگای وەها هێرش و پەلامارێک بۆ سەر گەلێکی مسڵمان بۆ سەر میلەتێکی مسڵمان بۆ سەر نەتەوەیە کە ئەو نەتەوەیە سەرتاپە ئەو گەلە مسڵمانە خۆ ئەگەر خوانە خواستا خوانەکە وەکو چۆن کوردەکەی خۆمان دەڵێ قیلسبی بوو ماز ڕەش بوو خیز گوڵیدا ئەگەر خوانە خواستا ئەو لاش ڕووبدا کە ئەوەی ئەوان دەڵێن کە 100% پێچەوانەکەی ڕەنگە ڕاستی بلەوێن ئەو گەلە خوانە خواستا حتا ئەگەر کافریش بێنە عەوزوبیلا بە هیچ شێوازێک ئیسلام ڕێگانادا بەو شێوازە دەڕەندانەی هجوم بکرێتە سەرەوە چ جای ئەوەی ئەوانە لە پەنای ئیسلامدا ئەو کارە دەکەن ئەگەر ئەوەی لە پەنای ئیسلامدا ئەو کارە دەکەن و ناویان لە خۆنەوە مسڵمان جارێگەر بە پێی شەریعەتی خوا بێ ئەسڵەن بە حەچی ڕێبازە شەریعەتی خوا ڕێگەیان پێ نادا ئەو کارە بکەن بۆ لەبەرەوەی خوای بادە ڕێگا بە ئینسان نادا شتێک لە خۆی بە حەڵال بزانێ لە کەسێکی دیکەش بە حرامی بزانێ ئەوەی ئەوان لە خۆی بە حەڵال دەزانن بابێن لەگەلی کوردیشی بە حەڵال بزانن ئەوەی ئەوان لە خۆیان بە حرامی دەزانن با لەگەلی کوردیشی بە حرام بزانن من وەکیلی هەر چوار پارچەی کوردستان دەبم هەر کەسێک لە چوار پارچەی کوردستان چەکی دەستدایە لە دژی ئەوانە ڕاوەستە ئەمە دەچم چەکەکەی لێ دەکەمەوە بەڵام بە مەرجێک ئەوانە ئەوەی لە خۆی بە حەڵال دەزانن وەک دەوڵەتداری وەک ئازادی وەک مافی ژیان وەک مافی زمان وەک هەر مافێکی دیکەی کە لە خۆیان بە حەڵاڵی دەزانن لەگەلی کوردیشی بە حەڵال بزانن من وەکیلی هەر چوار پارچەی کوردستان دەبم کێچێکی دەستدایە چەک لێکردنەوەی عایدی من سەرزەرشکردن و هێشتکردنە سەریشی عایدی من بەڵام ئەوەی گرفتی گەورەی ئەوان ئەوەی لە خۆی بە حەڵال دەزانن بۆ ئێمە بە حرامی دەزانن ئەوە لە کوێی تەرازوی خوادا جێگای دەبێتەوە بێگومان 100% لە تەرازوی خوادا جێگای نەبێت چکە پێغەمبەری خوادا فەرمی عەلەیهی سەلات وەسەلام لا يؤمن أحدكم حتى يحب لنفسه ما يحب لأخيه دەفەرمێ هیچ کاتێ ئێوە ئیماندار نین حتا ئەوەی کە بۆ خۆتان پێ خۆشە بۆ برای خۆشتان پێ خۆش نەبێ دەیکەواتان مادام پێمەی خوێن لا يؤمن أحدكم حتى يحب لنفسه ما يحب لأخيه ئیماندار نین حتا ئەو کاتەی ئەوەی بۆ خۆتان پێ خۆشە بۆ مسلمانێتان پێ خۆش نەبێت تۆ بۆ خۆت پێ خۆش بێ ئازاد بی بۆ خۆت پێت خۆش بێت دەوڵەتت هەبێ تایارەخانەتە بێ چەک و جبەخانەتە بێ سوپاتە بێ هێزت هەبێ مافی خوێندنت بە زمانی خۆ هەبێ مافی ژیانە سەر وڵاتی خۆت هەبێ وەلعاسڵ هەموو مافێکی خۆت پێ حەڵال بێ بەڵام ئەو مافانە هیچیان لە کەسێکی دیکە بە حەڵال نەزانی بە بێگومان 100% لە تەرازوی خوادا جێگای نابێتەوە بۆیە هەر کارێک هەر پەرچە کردارێک ئەو گەلەبیکە حەقیەتی ئەوەی ئەوان دەیکەن ناحەقیەنە بە بێگومان لە تەرازوی خوادا جێگای ئەو بڕیارە نییە و لە تەرازوی کوفری عالەمیدا جێگای هەیە بەڕاستی ئەوەی ئەوان پەیڕەوی لێ دەکەن پەیڕەوی لە پەیڕە و پرۆگرامێک دەکەن کە پێی دەوتێت پەیمانی لۆزان کە ئەو پەیمانە لە ئەسڵا لە کانگەی کوفری عالەمیەوە دەرچووە هیچ حەق و مافێکی ئەو گەلەی تێدا ڕەچاو نەکراوە 100% پێچەوانەی شەریعەتی خوایە هەر کەسێ نەک هەر جێبەجێکاری بێ هەر مەیلیشی بەلادا بکە مادام بڕیارێکە لە کوفرەوە دەرچووە دەجوغزی بڕواداران دەچێتە دەرەوە کەواتە ئەوەی ئەوان لەگەڵ ئەو گەلەدا دەیکەن نە لە تەرازوی خوادا جێگای هەیە وەکو جێگابوونەوە وەنە لە تەرازووی مافی مرۆڤ و ئینسانان نیشدا جێگا شتێکی وە هەیە تو هەموو شتێک بۆ خۆ بە حەق بزانی بەڵام
هەموو ئەو شتانێکە لە خۆتان بە حەڵاڵ دەزانی و بە حەقی دەزانی هیچی لە بەرامبەرەکەی خۆتدا بە حەق نەزانانی من پێم وانییە نە لە تەرازوی ئارزێ نە لە تەرازوی ئاسمادا جێگای ببێتەوە بۆیە ئەو هێرشانە بە هەموو شێوازێک لە ڕووی شەریعەتی ئیسلامەوە 100% قەدەغە و پێچەوانەیە هەر کەسێکیش هاوکاریان بێت لە هەموو قەتڵێک لە هەموو زوڵمێک لە دڵۆپە خوێنێک لە وەرینی پەلای گەڵای هەر پەلکەدارێ لەو کوردستانە تاوانبارە و تاوانی کردووە بەنسبەت هەرێمی کوردستانەوە هەرێمی کوردستان هەرێمێکی بێدەسەڵات و بێپەل و پۆیە هەرێمێکە بەڕاستی دەسەڵاتی ئەوەی نەدیفاع لە خۆشی بکە لە بەرامبەر هێرشی ئەو نەوع دڕندانێکە بەو شێوازە هجووم دەکەنە سەر وڵاتەگەنا من قەناعەتم وایە وەکیلی هەرێمی کوردستانیش دەبم ئەگەر دەسەڵاتیان هەبێ مەنعیکەن هەر تایارەیەک هەر سایارەیەک هەر دەستێژی کارێک سنووری هەرێمی کوردستان بپەڕێنی قبوڵی ناکەن بەڵام بە بێگومان دەسەڵاتیان نێو عیلاج نێو ناچارن لە ژێر ئەو دەسەڵاتەدا چۆن دەڵێ ناچابن ناوەندی حکومەتی این ناوەنج وەکو مەرکەزی عێراق بەڕاستی لە ئاستی کورد نە عێراق نە ئێران نە تورکیا نە سووریا هیچ فەرقیان نییە تورک و عەرەب و فارس بە یەک چاو دەڕوان گەلی کورد و هەر کاتێکیش لە هەموو شتێکدا ناکۆک بن لەسەر بێمافکردنی ئەو گەلە کۆک وەڵا پەیامی ئێمە بەڕاستی بۆ هەموو ئینسانێکی ئیماندار و وەغەیرە ئیمانداش کە خاوەنی هەست و سۆز و ویزدانێکی زیندووە بەڕاستی جێگای خۆیەتی تێکڕا هەموو ئینسانێک بە تایبەتی عالمە دینیەکان لە هەر ئاینێکدا لە ئاینی ئیسلام لە ئاینی مەسیحی لە ئاینی یەهودی لە هەر ئاینێکی سەما ئاسمانیدا کە ئەگەر وەکو خۆی مابێتەوە لە ئاین دەستکردەکانی دنیاشدا لەو ئایناشدا کە لە دنیاشدا دەستکردن لە هەموو ئەو ئاینانەی ئەرزی و ئاسمانیدا ئەوەی بەرامبەر بەگەلی ئێمە دەکرێت بەڕاستی قەدەغەکراوە حەق وایە کەسانێکی بەغیرەت بە جورئات هەز زیندوو بە تایبەت لە ناو ئاینی ئیسلامدا کە ئەو کارانە بە ناوی ئاینی ئیسلامەوە دەکرێن ئەگەر ئاینی ئیسلام ڕێگا بەوەها بڕیارێک دەدا کە لەسەر گەلی ئێمە تەنفیز دەکرێت من لە پێش هەموو کەسەوە بە پێشان دەکەم بەڵام مادام ئیسلام ڕێگای پێنادا و قەدەغەی دەکا و بە حرامی دەزانێ و بە زۆڵم و تەحەدای دەزانێت بەڕاستی هەر مامۆسایەکی ئاینی جا ئەو مامۆسا ئاینی عەرەب بێ تورک بێ فارس بێ نەتەوەی ئێمە بێ وەکو کورد حەقی خۆی وایە ئەسڵەن حەقی خۆی وا بۆ عالمە گەورەکانی تورک و عەرەب و فارس بێنە زمانەوە حەقی خۆی وا بۆ عالمە گەورەکانی تورک بەڕاستی هێندە ژێرباری چۆن دەڵێ ژێر فەرمانی دەسەڵاتێک نەبن کە بڕیارێک دەردەکا پێشەوان شەریعەتی خوایە ئەوان بەر لە هەموو کەس هاتپانە زمان و هاتپانە قسە گوتپیان ئەوەی تۆ دەیڵێ کە زۆر جاران لە دەوڵەتی تورکیا ئەوە دەردەچی خاکێک بە ناوی خاکی کوردستانەوە نییە خوا ناوی لە کورد ناوە شعوبا وقبائلا لتعارفوا خوا ناوی لە من ناوە کورد خوا ئەو خاکەی بە من بەخشیوە خوا من ئەو خاکە دروست کردووە کەسێک ئەوە بسڕێتەوە کە خواگەوە دروستی کردووە هەر بەو پەیامە لە جغوزی ئیسلام دەچێتە دەرێ حەق وا بۆ عالمەکانی کورد و عالمەکانی تورک عالمەکانی فارس عالمەکانی عەرەب ئەوانەی کە مسڵمانن بەڕاستی بێنە جوابن ئەو گەلەی ئێوە دەیهاڕن و لە ناوی دەبەن و بە خاوەنی هیچ مافێکی نازان خۆ ئەو گەلە مسڵمانە ئەو گەلە هەموو لە هەموو گوندان مزگەوتەیە لەسەر هەموو کانیاوان تاتە بەدێک بۆ نوێشکردن هەیە لە هەموو گوند و شاران بانگدان هەیە بە چ پێوەرێکی ئەرزی و ئاسمانی حەڵال لەو گەلە حەرام دەکرێت من نازانم ئەوانە چی جوابی خوارد دەنەوە ڕۆژی قیامەت